بەناوی خوای بەرز و بێ هاوتا سڵاوتان لێبێت ئازان و خۆشەویستانم بە یارمەتی هاوکارانم لە بەرنمەیەکی نوێی دیداری شەقام لە خزمەت ئێوەی ئازیز دەبین. ئازان و خۆشەویستان لە تەواوی جیهاندا 16 ڕۆژ دیاریکراوە بۆ ڕوبەڕووبوونەوە بۆ تونوتیژی جی ئافرەتان و پارێزگاریکردن و هۆشیاری بڵاوکردنەوە سەبارەت بە مافەکانی ئافرەتان. بزانین لە کۆمەلگای ئێمەدا و لە هەرێمی کوردستاندا تا چەند مافەکانی ئافرەتان پارێزراوە و چی کراوە بۆی کە تونوتیژی دژ بە ئافرەتان ڕوو لە کەمبوونەوە بکات. لایەنە پەیوەنددارەکان ڕێکخراوەکان حکوومەت تا چەند هاوکار بوون بۆی کە تونوتیژی جی ئافرەتان و پارێزرایی مافەکانیان بێنێتە دی. وەروها باز لەوەش دەکەین کە ئافرەتان لە چوارچێوە و لە بازنەی ئاینی پیرۆزی ئیسلامدا چۆن دەتوانن مافەکانیان دەستەبەر بکەن و ئەو مافانە چین کە لە ئاینی پیرۆزی ئیسلامدا پێیاندراوە. گفتوگۆی زیاتر دەکەین لەگەڵ میوانەکانمان هەریەکە لە بەڕێز دکتۆرە بێخاڵ ئەوبەکر مامۆستای زانکۆ و چالاکەوانی بواری خێزان و هەروەها مامۆستا بەدریە ئیسماعیل بڕیاردەر لە لیژنەی مافی مرۆڤ و ئەندام لە لیژنەی ئافرەتان لە پەرلەمانی کوردستان وەروەها خات و هێرۆ عەتار پارێزەریە خوا بەخێر بێن. سپاس بۆم دەرفەتە. مامۆستا بێخاڵە گەربێمە لای بەڕێزتان دەزانین کە لە جیهاندا 16 ڕۆژ دیاری کراوە ساڵانە وەروەها لەگەڵ ئەم 16 ڕۆژەشدا ناوە لە هەرێمی کوردستان و لە دەرەوەی هەرێمی کوردستانیشدا کۆڕ و سیمینار و میدیا و هەمووی باز لە تونوتیژی دژ بە ئافرەتان و خانمان دەکەن. بەڵام ئامارەکان پێچەوانەی ئەومان پێ دەڵێن ئەمە بۆچی دەگەڕێتەوە، بۆچی ئامارەکان ساڵانە زیاتر دەبن سەبارەت بە تونوتیژی جی ئافرەتان؟ بەنای خۆی بەخشندەی میهرەبان سپاس بۆ ئەم دەرفەتە. دیارە وەکو عرفێکی نێودەوڵەتی لەلایەن نەتەوە یەکگرتووەکانەوە ئەم 16 ڕۆژە دیاری کراوە بۆ باسی وەرەنگاربوونەوەی توندوتیژی دژی ئافرەتان. زۆر کۆڕ و سیمینار و بۆ نەو چالاکی و ئیڤێنتەکرێت لەسەر ئاستی جیهان. بەڵام ئەوەی کە من ئەیبینم بەڕاستی ئەم 16 ڕۆژە هەر لە ناوەکەیەوە لەو بڕوایم هەڵەوکەم و کورتیتیایە. ئەگەر ئێمە 16 ڕۆژ بە درێژایی ساڵەکە دانین بۆ خۆشەویستی و تەبایی و ڕێز و ئاشتەوایی کۆمەڵایەتی هێشتا فریا ناکەوین. بۆیە باشتر وایە ناوێکی پۆزتیفی بۆ دانی، ناوێکی ئەرێنی بۆ ئەم 16 ڕۆژە دانین. 16 ڕۆژی زیادکردنی خۆشەویستی خێزان، 16 ڕۆژی زیادکردن و گەشە و نشونمای تەبایی و ئاشتەوایی کۆمەڵایەتی ناو خێزان، 16 ڕۆژی گەشەدان بە هەموو تاکەکانی خێزان نەک تەنها ئافرەتان. یعنی بەڕاستی بۆیە لەو بڕوایم پرۆگرامەکان زۆر بەرهەمدار نییە یا پلانەکان زۆر سەر ناگرێ یا سەرکەوتو نابێ، ئەوەیە کە بە ناهاوسەنگی کار لەسەر تاکەکانی خێزانەکرێ. یعنی لێرەدا لە ڕوانگەی فەلسەفە و بیرروبۆچوونی ڕۆژ ئاواوە کە ئافرەت بە تاک ئەبینێ نەک وەکو ئەندامێکی خێزان. بۆیە هەر ئەژڵێ ئافرەتان یعنی زۆر جاریش وشەی فێمینیست یان فیمیل یا فێمینن یا مینە بەکارەهێنرێ بۆ ئەوەی ئەو سیفەتە کۆمەڵایەتی نایەتێکم ئافرەتە دایکی کەسێکە، هاوسەری کەسێکە، خوشکی کەسێکە، بۆ نمونە خەسووی کەسێکە، نەنکی کەسێکە، ئەو سیفەتە کۆمەڵایەتی کە لە ژیان یاوەریەگرێ. لەو بڕوایم سەرنەکەوتنی ئەم جۆرە هەڵمەتانە زیاتر بۆ گەڕێتەوە کە لە نخبە تێپەڕ ناکا لەسەر ئاستی ناو مرکزی شارەکان جێبەجێ ئەکرێ. شتی سەرزارێکی میدیاییە زیاتر ئەوەی کە ئەکرێ بکرێت ئەوەیە ئەو هۆشیاریە ناوەکیە کە ئێمە لە دەرونی تاکەکانە دروستیکەین. ئەو هۆشیاریە کە تەنها جاریوە تەنها خۆی گەورە پێی ئاگادارە، ئەوەی کە ئاشکرا و نهێنیمانۆکو یەک بێ. ئاینی پیرۆزی ئیسلام ئەو پەروەردە ڕۆحیەی ژن و پیاو ئەکا کەسیشیان لێ دیار نەبێ زوڵم لە یەکتری نەکەن. ئێمە لەکوێ ئەتوانین بە دیار هەموو خێزانێکە و پۆلیسێک دابنین تا توندوتیژی نەکەن. اینجا بەڵگە چیە لەسەرەوەی ئەو کەسانەی دایانی چاودێری کەسانی تر بکەن خۆیان تاوان نەکەن. کەواتە ئێمە پێویستمان بە دەروونە، بە ئیمانە، بە ویژدان، زیندوکردنەوەی ویژدانە، هەروکو چۆن بە سەرتاسەری مێژووی مرۆڤایەتی توان بڵم لە کۆمەلگەی ئێمە کولتوری زۆر جوانی پاراستنی خێزانمان هەبووە. مامە حاجیوا بە حاجیەکانمان لەگەڵەوەی نەخوێنەوار بوون دەیان کوڕ و کچی سەرکەوتوو لە خوێندنە لە ڕەوشتا لە هەڵسوکەوتا لە ژیانی خێزانیانە بۆ ئەو کۆمەلگایان پەروەردە کردووە. ئەی بەڵام ئێستا سەیرەکەی هەرچەند ژمارەی تاکەکانی خێزان کەم بۆتەوە بەڵام فریای ئەو پەروەردە جوانە ناکەون کە پێشتر ئەکرا. ئەمەش بنەی گەڕێنمەوە بۆ ئەوەی کە پەروەردە هۆشیاریکی ناوەکی و ڕۆحی و دەرونی ئەوێ کە تەنها ئەتوانم بڵم دین دەستەبەریەکە. زۆر باشە. خات و بەدرێن دەمەلای بەڕێزتان دەبینین کە نەک 16 ڕۆژ ساڵانە و زۆر جار ڕۆژانە و هەفتانە دەبینین لە میدیا بێت لە کۆڕ و سیمینارەکان بێت زۆر باز لە داکۆکی لە مافی ئافرەتان هۆشیاری بڵاوکردنەوە بۆ ئافرەتان ئەنجام دەدرێت. بەڵام ئامارەکان پێچەوانی ئەومان پێ دەڵێن هۆکار چییە کە تونوتیژیەکان بەردەوام ڕوو لە زیادبوونە لەگەڵ ئەو هەموو سیمینار و ئەو هەموو هۆشیاری کە بڵاو دەکرێتەوە؟
بەنای خۆی بەخشندەی میرەبان سپاس بۆ جەنابتان و بە خێراتنی میان ئازیزەکانەکەم و دەستخۆشی بۆ هەردوو هاوڕێ ئازیزم دکتۆرە و خاتوێرۆ سەبارەت بە ئەو دیاریکردنی و 16 ڕۆژە وەکو جەنابی دکتۆرەی شاری پێدا بەداخەوە ئەو 16 ڕۆژە مەفروض بوو نازناوێکی جوانی پڕواتای پڕناوڕۆکی جەوهری و گەوهری لێ بنرێ ئێمە شانازی بەوە دەکەین کە الحەملا باگراوندێکی ئیسلامی و ئیمانی و قورئانیمان هەیە ئەگەر سەیری دافع قورئانیەکان کەی سەیری بەلاغەکی خی پەروەردگار کەی سەیری نەستە قورئانیەکان کەی 1440 وا بۆ 5 ساڵ ئەچێ کاتێک کە خۆی ڕەب العالەمین پێشەوای مرۆڤایەتی هەڵبژار محەممەد المستەفا عليه الصلاة والسلام سەرانسەری جیهان سەرانسەری جیهانی ڕوونا کردەوە بوو بە فریاد ڕز بۆ کۆی ئافرەتان بوو بە مەوا بوو بە ڕزگارکەر بوو بە بەدەستەبەرکردنی مافی خودی ئافرەت بۆ بە هۆکارێک بۆ پاراستنی حقوقی ئافرەت کەواتە ئێمە هەمیشە شانازی بە ئەوە دەکەین کە الحەمدلله ئاینی پیرۆزی ئیسلام پێدەچێ ئەم نازناوەی کە 16 ڕۆژەکەی بۆ دیاری کراوە بابەتێکی جیهانی و نێودەوڵەتیە خۆی نەگەیەنێتە چارەکە سەدەیەک بەڵام ئێمە دەڵێن 1445 ساڵ دەچێ پێشەوای مرۆڤایەتی محەممەد المستەفا عليه الصلاة والسلام زۆر لەوە زیاتر بە ناونشانی جوانتر بە ناوەڕۆکی جەوهری و گەورەتر و بە هەمان شێوە بە نەسە قورئانیەکان بە بەلاغی ڕەب العالەمین بە کردداری ئەم بابەتا شۆڕ بۆ هەموو سەرانسەری جیهانی گرتەوە بە پاراستنی حقوقی ئافرەت بە پاراستنی خێزان بە چۆنەڵی مەوەدە و ڕەحمە بە پاراستنی ژینگە بۆیە بەداخەوە ئەگەر بە دوواداچوونەکەی دیراسێگەکەی بەناو مجتەمە و کۆمەڵگەی ئێمەدا ئەو نازنا و ناونیشانەی کە ناوی لێدەنرێ وەکو جەنابی دکتۆرە جوان فەرمی بەرەنگاربوونەوەی تونند و تیژی با نازناوێکی جوان ناوەڕۆکێکی جوان باوا بێت کە وێنایەکی جوان کە چۆنەڵەی خۆشی بەدڵی ئینسان با گەشتبینیمان پێبەخشێ با کاتێک کە دەڵی 16 ڕۆژی بەرەنگاربوونەوەیتون با دژ دەرنەکەوین با بۆ نمونە بێمنەتی نیشان دەدەین بەرامبەر بە ڕەگەزی بەرامبەر با وێنایەکی ناشری نیشان دەین باوا خۆمان نیشان دەین زەلیلین زڵم لێکراوین مەزلومین توانامان کرد دەکرێتەوە هەتا دوایینا با ئەم 16 ڕۆژە ناو بنرێ پێگەیشتنی ئافرەت 16 ڕۆژی تێگەیشتنی ئافرەت تەوعیەکردن و پاراستنی شکۆی خێزان و پاراستنی شکۆی ئافرەت نەک بەو شێوەیە ناوزەن بکە کە ناوی لێدەنەی توندەتیژی لە خۆیەوە چۆنەڵی وێنایەکەدا بۆیە ئێمە ئەوە دەڵێن سپاس بۆ ڕەب العالەمین کاتێک بە دوواداچوون و دیراسە دەکەی بەناو خێزانە ئیسلامی و ئاین پەروەرەکانە کەمترین تونند و تیژی کەمترین زوڵم کەمترین چۆنەڵی زەوتکردنی مافی تێدا ئەنجامەدرێ ئەوە جێگەی فەخرە جێگەی شانازیە بەڵام کاتێک کە سەیری داتاکانەکەی ئەو بابەتەی کە باز دەکرێ بە هەر ناونیشانێک بابەتی بۆ نمونە بەرەنگاربوونەوەی تونند و تیژیە بابەتی بۆ نمونە ئازادی ڕەها و بۆ نمونە بابەتی جێندەری و ئازادی سربەخۆ و ئازادی ڕادەر بڕین و حقوقی ئافرەت و ژن سالاری و هەتا دوایی هیچ یەکێک لەم ناونیشانانە کە ناوەڕۆکێکی وتم جەوهەری نییە وای نەکردووە کە بۆ نمونا وێنایەکی جوان نیشام داوای نەکردووە کە تاکی خێزان و کۆمەلگا پەروەردە بکە بۆیە مەفروزە نەک تەنها 16 ڕۆژ کە بۆ نمونە 16 ڕۆژی بابەتێکی جیهانی ناونراوە هەموو ساڵێک هەموو دقەیەک هەموو هەموو ساعاتێک مەفروزە پارێزگاری لە خودی ژن لە شکۆی ژن لە مەکانەتی ژن لە مافی ژن بکرێت کە ئاینی پیرۆزی ئیسلام ئەم بابەتە پشتڕاست دەکاتەوە کە پێغەمبەری سەرۆرمان عەلەیهی سەڵات وەسەلام هەمیشە لە حەجەت الوداعدا لە سەرمەرگیدا فەرموویەتی ئافرەتانتان پارێزن شکۆمەندیان پێ ببەخشن لە شوشە ناسکترن ئازاریان مەدەن لە بابەتی میراتدا لە بابەتی حقوقی مارەیدا لە بابەتی ئەگەر شۆڕ ببینەوە بۆ حقوقەکانی ئافرەت ئەوە نە بە جوانی حقوقی ئافرەتی پارێزگاری لێ کردووە سەیرەکەی بۆ نمونە ئافرەتی وا چۆنەڵی مەکانەتی بۆ دروست کردووە خی گەورە مەکانەتێکی پێداوە کە داواکرااو بێ باشە داواکرااو بێ نەکدا خۆی داواکار بێ داواکرااو بێ وەلی ئەمری هەبێ شاهید هەبێ تەنانەت عومەری کوڕی خەتاب باسی قینتارەکە باسی مارەیە و حقوق و پارێزگاری و هەتا دوایی و کاتێک چۆرە قۆناغی هاوسەریەوە لە قۆناغی حەملا جۆرە نەفەقەیەکی هەیە لە قۆناغی شیردانە جۆرە نەفەقەیەکی لە قۆناغی مەوەدە و ڕەحمە و پێکەوەبوونە جۆرە مامەڵەیەکەیە بۆیە ئەگەر بێت و
ئێمە ینی ئەلحەمدوللا زۆرێک لە ڕێکخراوەکان بە تایبەتی ڕێکخراوی ئیسلامیەکان دەستی باڵیان هەبووە و ئەلحەمدوللا پشکی شێریان بەرکەوتۆ لە بابەتی پەروەردەی خێزان و وشیارکردنەوەی تاک بە تاکی خێزان ئەگەر بەڕاستی وەکو وتمان 16 ڕۆژەکە بکرێ بەسەر تاسەری لە بابەتی وشیاری کۆمەلگا تەنها بەم 16 ڕۆژە ناتەنها بە کۆڕێک و سیمینارێک و دیبیتێک و پانێڵێک ئەمانە چۆنەڵی ناگەیتە نەتیجەیەک مەفروزە لە ئەساسیاتەوە ئەم بابەتە چۆنەڵی داڕشتێکی زۆر جەوهریانی بۆ بکرێ لە سلکی پەروەردە مەفروزە وەزارەتی پەروەردە بە بابەتی خۆی سێ کە منهەجیانە بێ داڕشتێکی بۆ بکات چۆن کۆمەلگا بەرەو لەم شێوەیە کە ناوی لێنراوە ئەی پارێزی وەرە زانایانی ئاینی مەفروزە ئەوان پلانیان هەبێ و وتاری مۆحەدیان هەبێ بە بەردەوامی جەخت لەسەر بابەتی ئافرەت و شکۆی ئافرەت و مافی ئافرەت و پاراستنی حقوقی ئافرەت بکەن و چ جای هەردام و دەستگایەکی تری معنی کە بتوانێت ڕۆڵی خۆی ببینێ و ئەسپی خۆی تاوا بداکەواتە گرنگترین ئیشی ئێمەی ئافرەتان ئەوەیە کۆمەلگا وشیار بکەینەوە لە ئەرکی کە بزانم من وەکو ژنێک وەکو خاتونێک وەکو دایکێک وەکو ئافرەتێک وەکو هاوسەرێک ئەرکم چییە مافم و لەگەڵ ئەرکما بێ بە هەردووکیان وحیەتەمە بێ ئەنجاو کاتاتوانم ژیان بکەمەتوانم چۆڵی خێزان و خانەوەری تەندروست بخۆم دەستەبەر بکەمەتوانم ژینگەی ماڵەکەم پارێزم ئەتوانم خێزانێکی سەرکەوتو بم کەواتەوە گرنگترینە ئەم بابەتە لە 16 ڕۆژە تەکمیلە ناکرێ مەفروزە بابەتەکە چۆنەڵی گشتگیر بێ و بەبردەوام ڕۆژانە چۆنەکو دکتۆرەوتی هەموو چرکە و سەعات و سانێگەمە پێویستمانە و ئاینی پیرۆزی ئیسلامی جەخت لەوە دەکاتەوە لە هیچ ڕوویەکەوە نەبووتە کۆسپ و لەمپەر بۆ ئافرەت لە تێگەیشتنی لە پێگەیشتنی لە وەزیفەی لە خزمەتکردنی ڕێگەی نەداوە هیچ فەراغێک دروست ببێ بە ئافرەت ڕێگەی داوە بەردەوامی ئەسپی خۆی تاو بدا نمونەی زۆربانەیە دایکمان عایشە چەند هەزار فەرمودەی ڕیوایەت کردو چەند هزار بۆ نمونە هزار سەحابەی پەروەردە کردو و هەتا دوای تەنانەت ڕۆڵی تەبیبیشی بینەوە ئەماتە کەواتە ئەمانە ئەوە وێنا دەکات کە ئاینی پیرۆزی ئیسلام هەمیشە ئافرەتانی دەستکراوە کردو ڕۆڵی خۆیان ببینن بە ڕۆڵێکی ئیجابی زۆ باشە دەستی خۆش بێ خاتو بەدرێ دێمە لای خاتو هێرۆ خاتو هێرۆ لە جانبی یاسا و دادگاوە لەگەڵ تۆیان گفتوگۆ بکەم ئامارەکان چیمان پێ دەڵێن لە دادگایە چی باسە سەبارەت بە تونوتیژی دژ بە ئافرەتان و خانمان سەرتا بەناوی خۆی گەورە بەخشنتە میهرەبان ئەو ئامارانەی کە لەناو دادگاکانی هەرێمی کوردستاندا هەیە و ساڵانە ئێمە دەیبینین ڕۆژ بە ڕۆژ تونوتیژی بەرامبەر بە ئافرەت زیاد دەکرێت لەگەڵ بوونی یاسایەکشا کە هەیە لە هەرێمی کوردستانە ئەویش یاسای بەرەنگاربوونەی تونوتیژی خێزانیە بەڵام هۆشیاری کۆمەلگا نەگەشتە ئاستی ئەوەی کە هەر تاکێک لە ناو خێزانەکانە خۆیان هەست بە ئەوە بکەن کە وردە وردە تونتیژی بەرامبەر بە ئافرەت وردە وردە تونتیژی بەرامبەر بە خێزان تاکی خێزان کەم بێتەوە. بە پێچوانەوە ئێستا لە هەرێمی کوردستانە دەیبینین ئامارەکانی قوربانیانی ئافرەت ڕۆژ بە ڕۆژ بەرەو زیادبوون دەڕوات ئەویش بەهۆی ئەو ناهۆشیاری کە ئێستا لە هەرێمی کوردستاندا هەیە. لە هەرێمی کوردستاندا تاکو ئێستا دقێکی یاسامان نێت بەس بێ بە مافەکانی ئافرەت بۆشایەکی یاسایی زۆرمان هەیە لەگەڵ ئەوەی کە یاسایەکشمانی و بۆشایەکەشمان هەیە ئەتوانین بڵێن هەندێک لە یاساکان یاخود دقێکی یاسایی بارودۆخێکی وای دروست کردووە کە خراپتر مافی ئافرەتیان زەوت دەکرێت ئێمە ماوەیەکە هەندێک لە ڕێکخراوەکانی ژنان رەخنە لە یاسای تونتیژی خێزانی دەگرن و بینیشمان ئەم ساڵ لە پەرلەمانی کوردستان کە داوای هەموارکردنەوەی ئەم یاسایان کردەوە ئەم یاسایە کە کەم و کوڕێکی زۆری تێدا بوو خۆشبەختانە لە پەرلەمانی کوردستان تێنەپەڕی و لایەنە ئیسلامیەکان و نان هێش ئەم یاسایە تێپەڕی ئەمە مای خۆشحاڵیە بۆ هەموو تاکێکی خێزان بۆ تایبەتی بۆ ئافرەت کە دەبێت دژی ئەو یاسایە ئەو پرۆژە یاسای بۆستەوە کە ئێستا لە ناو پەرلەمانی کوردستانە هەموارەکرێتەوە ئێمە لە یاسای ئەحوا شخصیمان هەیە باری کەسەتی لە کوردستاندا کە ئەمەش لە 2010 لە پەرلەمانی کوردستان هەموار کرایەوە یەکێک لە ئەو بەرگانەی کە هەموار کرایەوە مادەی 18 بوو کە باسدا یاسای فرەژنی ئەکات فرەژنی قەدەغە نەکراوە لە هەرێمی کوردستاندا کە ڕێکخراوەکانی ژنان دەیانەوێت ئەمە بە شێوەیەکی مطلقی بە شێوەیەک کە ڕەها تەواو کە مەمنوع کرێت بەڵام لە یاساکە دەڵێن مەرجی تا دیاری کراوە کە بێ ئەم مەرجە بێت ئایا ئەم مەرجە کە هەیە ئەم یاسایە یان ئەم دەقە یاسایە
چی دروست کرد لە هەرێمی کوردستاندا چی گوزەرا لەسەر مافی ئافرەت ئایا ئافرەت توانی مافی خۆی وەرگێتەوە یاخود مافێکی تری لێ زەوت کرا ئایا ئافرەت توانی بەم دەقە یاسا یاخود بە هەر یاسایەکی تر کە لە هەرێمی کوردستاندا هەیە جا یاسای عێراقی بە یاخود یاسای کوردستان بێ ئایا توانی وت هەموو مافەکانی خۆی وەرگێتەوە ئایا توانیتی لە خێزانەکەی خۆیدا چکە ئێتا ئەم دەقەیە لەناو هەرێمی کوردستاندا هەندێک بنەماڵەمان هەیە مافی ئافرەتی تا نەدراوە لەم خێزانە توانراوە مافی ئافرەت بگەڕێنەوە بەپێ ئەم یاسایە نەخێر ئێمەش لە هەرێمی کوردستاندا ئێستا ئەوەی کە ئێمە دەیبینین ئەوەی کە ئێستا دەگوزارێت ئەوەندەی کە بە ناوی یاساوە مافی ئافرەت زەو دەکرێت تو ئەگەر بتەوێ یاسا بکەیتە سەبێبێ بۆ هۆکارەکانی کەمکردنەوەی تونتۆژی بەرامبەر ئافرەت ئەمە شتێکە نەک تەنها لە کوردستاندا ڕەنگە لە هەموو دنیا مستەحیل بێت چونکە سێری کەین ئێمە دەبینین ئەگە کەسێک بکوژێت ئەمە مەمنوعە هەم لە دینا هەم لە یاساشە بەڵام کەسەکە دەیکات لەبەرەوە ئێمە دەبێ ڕێگای تر بگرینە بەر جگەل لە یاسا بۆ بەرەنگاربوونی تونتێژی ئافرەتان ئەویش بە کردنەوەی خولوسی منارات بە وەرکشۆ بە وەشیارکردنەوەی تاکی ناو کۆمەڵگا ئەمە لە یاسای باری کەسەتی مادەی هەژەدا کە پێشیش ئاماژەم پێکردووە لێرەدا بەداخەوە من ئەتوانم بڵم لێرەدا زیاتر مافی ئافرەت تیا زەوت کرا بۆ لە نەبوونی ئەم بۆشایی یاسایی کە هەیە ئافرەتان زیاتر بوونە قوربانی بۆ تێرکردنی هەندێک لە حەز و ئارزوەکانی پیاوان چی هاتە هەرێمی کوردستان و کۆمەڵێک زەواج هاتە هەرێمی کوردستانەوە کە ئەم زەواجانە تا ئێستا لە یاسای ناویان نەهاتووە تاکو ئێستا لە یاسای باز نەکراوە کە ئەم زەواجە مەمنوعە بەڵام ئافرەت قوربانیە کەمە لەم یاسایەدا زۆر باشە دەستە خۆش بێ دێمە لای بەڕێستان دکتۆرە بێخاڵ لە کۆمەڵگای ئێمەدا و کە باز لە تونوتیژی دش بە ئافرەتان دەکرێت خێرا ینی سەرنجە چێتە سەر ئەوەی کە پیاوانن تونوتیژیەکە بەرامبەر بە ئافرەتان دەکرێت ئایا تەنها پیاوانە لە کۆمەلگادا یاخود زۆر جار بە شێوازی لە شێوازەکان خانمانیش خۆیان ینی بوونەتەوەی کە تونوتیژیان بەرامبەر بکرێت بڵێ دیارە توانین بڵین ڕفتاری شەڕانگێزی و توندوتیژی پەیوەست نییە بە یەک ڕەگەزەوە هەندێک جار عنی پەیوەستە بە هۆشیاری ئینسانەکانەوە بەداخەوە لە کۆمەڵگەی ئێمە ئەو هۆشیاریە بە تایبەت بۆ بەکارهێنانی ئامرە تەکنەلۆژیەکان و ئامرەکانی پەیوەندی گرتن و بەشداری لە سوۆشیال میدیا ئەوانە هەتا ڕادەیەکی زۆر ڕووکەشگەرایی و ناهۆشیاری بەسەرازاڵە بەداخەوە ڕوویەکی تری یعنی چۆنەڵی ڕوویەکی بە ماسکەوە دوو ڕوویەکی ئینسانەکان پیشانەیە یعنی وێنەیەک دانێ لەسەر پرۆفایلەکەی کە خۆی نییە ناوێگەنێ کە خۆی نییە ڕەگەزێکە خۆی بە ڕەگەزێکی تر نیشانەیە لەبەرەوەی بۆ کۆمەڵێک مەرام بەداخەوە ئێمە ئەگەر لەگەڵ نەفسی خۆمانە ڕازگۆ بین ئەو ممارەساتانەوەی کردووە زۆر جارتون توتیژی بەرامبەر ئافرەتان و بەرامبەر پیاوانیش بکرێت یعنی لەو ڕوانگەیەوە ئەمان ناتوانین بڵین تەنها پەیوەستە بە ڕەگەزی بەرامبەرەوە بەڵکو زۆربەی کات ناهۆشیاری ئافرەت خۆی وا ئەکا کەستەمی لێ بکرێ بۆ نمونە ئەوەی کە لە ڕێی سوۆشیال میدیا و ئامرەزەکانی پەیوەندی گرتنەوە بەبێ هۆ متمانێکی زۆر بەلایانی بەرامبەرەکە ڕەنگە وێنەی بۆ بنێرە ڕەنگە کۆمەڵێک چات و ئەم جۆرە شتانە بکە دوایی خۆی ئەبێتە دیلی ئەو ئیشی خۆی کە کردوێتی یعنی ئەمە خۆی موسەبیب بوو لەوە کە ئەو ڕفتاری بەرامبەر بکرێ جگە لەوە بەداخەوە وەکووتم پەروەردەی خێزانەکان وای نەکردووە کەسێتی هەندێک ئافرەت هەروەها کوڕیش یعنی ئەو کوڕەشکە چۆنەڵی توندوتیژی بەرامبەر کچێکەکە ئەویش کوڕی خێزانێکی ترە یعنی ئەویش خۆی خوشکی هەیە کە سوکاری هەیە ئایا بۆ خۆی پێی خۆشە ئەو شتانە بەرامبەر خێزانەکەی بکرێ ئەی چۆن ڕێگە بە خۆیان بەرامبەر کچی خەڵک بیکە یعنی ئەمە لێرە هۆشیاریکی وامان نییە کە گەنجەکان فێرکەین هۆشیاریان کەینەوە بزانین چۆن ئامێرەکان بەکاربێنن چۆن پەیوەندی بگرن چۆن خۆیان نەخەنە داوی هەندێک کەسی دەستبڕ و فێڵباز و دوولەڕی بیسەران و بینەران چۆنەڵی دەستبڕ و فێڵباز و ئەم جۆرە کەسانەوە وای لێت کە نەزان بە چ هۆشیاریەکەوە ئامێرانە بەکارێنن زۆرێک لەو کوشتانەی کە ڕوو ئەیە بەداخەوە لەوانەیە هەر بە وەهمێک بێت بە درۆیەک بێ بە مێسجێکی هەڵە بێ بە وێنەیەک بێت ئەوانەی کە بەداخەوە ئێمە ڕۆژانە ئەبیستین هەرچەنە لێرەوە حەزەکەمەوەش بڵێم کەناڵەکانی میدیا زۆر جار هۆکار بوون بۆ ئاساییکردنەوەی تاوان لە کۆمەڵگەیە ئەمەنە تاوانەکانیان ڕووماڵ کرد بە شێوەیەکی زەق تاوانەکانی کوشتن و خۆ کوشتن و خۆ سووتاندن و کوشتنی ناو یەک خێزان بۆ نمونە ئەوە نایکەن بە سەردێڕی هەواڵەکان کوڕێک دایکی خۆی کوشت و کوڕێک باوکی خۆی کوشت و کچێک چی کرد و یعنی بەڕاستی ئەم ئاساییکردنەوە تەطبیعکردنا وای کرد بە ئاسانی خەڵک دەست بۆ جەریمە بەرێ بۆ تاوان بەرێ
دوای ئەوە ژوک و باسمان کرد پەروەردە و هۆشیاری لەبەرەوەی پرۆسەیەکی درێژخایەن و ماندووکەرە کەسەکان چۆنەڵی تااقەت و حوسڵە هۆشیاری ئەوەیان نییە سێرەکەی زۆر بە ئاسانی لەبەروی یاساشە بەداخەوە بکوژان یاسای خۆیان وەرناگرن ئەو قساسی کە خۆی گەورە لە قورآانە بۆمان باسەکە وەلەکم فی الحیاتی قساس بەڕاستی ژیانی کۆمەلگە لە قساسایە ئەو سزانەی کە لە قورآانە دانراون بۆ ڕەدعە بۆ ئەوەی خەڵک بگێڕێتەوە لە تاوان تۆ ئەگەر ئەم تاوانە بکەی تەنانەت خۆی گەورە مافی حقوقی سنووری ئافرەت بە سنووری خۆی زانێ ومە یەتەعەدە حدود الله بە حدود الله ناویە بە جگەلەوە بۆ نمونە کەسێک تاوانی قسەیەک بختانێ بۆ ئافرەتێکی پاک هەڵبەستێ چ جەریمەیەکی بەرامبەر چه سزایەکی بۆ دانراوە لە قورآانە یعنی سزایەکی وای بۆ دانراوە کە ئەو کەسە سزایەکی ڕەوشتی و ڕفتاری هەتا ماوە شایەتی لێ وەرناگیرێ باشە گەر ئێمە بینم بنەمایانە جێبەجێکەین ئەگەر بە هۆشیاری و مامەڵە لەگەڵ خۆمان و کەسەکانی دەوروبەرمان و ئامێرەکانە بکەین بەڕاستی خەڵک توور ڕوبەڕی ئەو هەموو تونند و تیژی و کوشتنی ناحەق و کوشتن بە گومان و کوشتن لەسەر شەرەف و ئەم جۆرەشتانە نابێتەوە دەستەکانە خۆش بێ خاتو بەدرێ بێ مۆلای بەڕێستان ینی ئامارەکان بەڕاستی زۆر بەکەمی دەیبینین کە لە نێو خێزانێکی ئیسلامیدا لە نێو خێزانێک کە پەروەردەکرابێت بە بنەما جوانەکانی ئاینی پیرۆزی ئیسلام زۆر بەکەمی دەیبیستین کە توندوتیژی تێدا بێت چ بە بەرامبەر بە خوشک و دایکەکانیان یاخود لە نێوان خودی خێزانەکاندا هەمیشە بەردەوام نمونەیەکی جوانیان پێشکەش بە کۆمەلگا کردووە ئەمە لەکوێوە سەرچاوی گرتووە بۆچی لە نێوان خێزانە ئیسلامیەکاندا کەمترین توندوتیژی بوونی هەیە هەروکو لە پێشدا ئیشارەم پێدا ئێمە الحەمدوللا کەوتمان باگراوەندێکی ئیسلامی و ئیمانی و عەقیدەی و قورئانیمان هەیە ئەوە بۆ ئێمە گەورەترین دەستکەوتە و گەورەترین شەرەفە گەورەترین شکۆمەندە هەموو خێزانێکی الحەمدوللا ئاین دۆست ئامانجگەلێکی هەیە ئامانجێتی کاتێک خێزان پێکەوانێ لە قیمەی بەختەوەری دابن و هەوڵی ئەوەژەدا کاتێک کە دەبێتە خێزان کۆمەڵە مناڵێکی ساڵح پێشکەش بە کۆمەلگا بکە کە خزمەت بە دین و ژینی گەلەکە و کۆمەلگاکەمان بکە سوپاسی خواکەین کە الحەمدوللا ئەو خێزانە ڕستنانی کە ئاین دۆستن لەبەر ئەوەی پەروەردە بوون لەبەرەوەی وشیارن لەبەرەوەی ئەزانن کە مافیان چییە و ئەزانن و ئەرکیشیان چییە ژنێک لە چوارچێوە الحەمدوللا ئیسلامیەکەیەوە کە بەراوردیەکەی وشیارە کە ئەزانێ وەکو ژن وەکو دایک وەکو هاوسەر چ ڕۆڵێک ببینێ چ ئەرکێکی هەیە پێگەی چییە و چۆن بتوانێت مەکانەتی ئەو خێزانە بپارێزێ چۆن احتیفاز بۆ خێزانەوە بکە ئەزانێ کە دایکە شەرفمەندە خوا ئەو نازناوی لێناوە بەڵام بەداخەوە هەندێک لە ڕێکخراوەکان ئەوە بە کەلیمەیەکی شوورەیی بە خزمەتێکی عیبە بە کۆنتڕۆڵکردنی ماف بە زەوتکردنی ماف لە قەڵەمە درێ ئێمە زۆر جار لە پانێڵەکانە لەگەڵ ڕێکخراوەکان کە خلافی فکری ئێمانە بووە لەگەڵەوانەدا تێک گیراوین بۆ دەبێ ئافرەت هەر دایک بێ بۆ دەبێ دایکایەتی بکە بۆ ئەبێ مناڵ بەرهەم بێنێ بۆ ئەبێ شیر بدە بۆ ئەبێ لە ماڵەوە بمێنێتەوە بۆ هەبێ تا دوایی من ئێستا خۆمان دەبەرەوەی هەمومان ئێستا هەرچێکمان خاوەن وەزیفەین ئەزانین ئەو ئافرەتانی کە خاتوونی ماڵەوەن الحەمدوللا چەندێکی سراحەتن ئێمە بێ هاوسەنگی ڕابگرین لە بینی کاری وەزیفیمانە کاری خێزانیمانە کاری سیاسیمانە کاری کۆمەڵایەتیمانە ئەمەش الحەمدوللا سپاس بۆ ڕەب العالەمین کە خوای گەورە یارمەتیدانی دینەکەش وای لێکردین کە هاوسەنگی لەگەڵ هەموو ئەوانەدا ڕابگرین ئەوان دێن بۆ خێزانی ئەمە بەختەوەرە ژنێک ئەزانێ ئەرکی چییە و مافیشی چییە لەگەڵ خێزان و ماڵ و مناڵ و هاوسەرەکەی و پیاوێکیش بە هەمان شێوە وشیارە پێش ئەوەی بچێتە پرۆزەی هاوسەرگیریەوە خۆی دەوڵەمەند کردووە چاوکراوە بووە ئایا دەبێت چۆن باوکێک بێ ئایا بێت چۆن ڕۆڵی خۆی ببینێ ئایا چۆن حقوقی هاوسەرایەتی و ماڵ و مناڵ و کوڕکچەکانی پارێزێ ئەم بەم وشیاریەوە چۆتە ناو پرۆسەکەەوە بەڵام یەکی لەو نمونە جوانانە دەبینی کە لە نێو خێزان ئیسلامەکاندا خوشکان و ینی دایکان ئازادی ڕادەربرینیانێ ئازادی چونە دەرەوەیانێ ینی ئەم هەموو ئازادیشیان پێ دەبەخشێت کرانەوەیکی زۆر باشە بینین هیچ توندیژێکیان تێدا بەدی ناکرێت ئەگەر بە ئێمە بڵێن بۆ نمونە ئیسلام ئافرەتکە بکاتەوە توانەکانی بکاتەوە لە ماڵەوە زەوت دەکرێت هەتا دوایی هەرسێکمان خاوەن وەزیفەی هەرسێکیشمان ئازادی ڕەهامان هەیە هەرسێکیشمان شارە و هەموو سەناسەری هەرێمی کوردستانە گەڕین بۆی خزمەت بە دین و ژینی گەلەکەمان بکەین بۆی خێزان وشیار بکەینەوە بۆی تاکی خێزان و تاکی کۆمەلگا وشیار بکەینەوە بۆیە ئەم لێکتێنە گەیشتنە وای کردووە کە خێزانەکانی کە بۆ نمونە وشیاریەکیانە بەرامبەر بە دین بەرامبەر بە حەقی خۆیان
بەرامبەر بە ئەرکەکانیان بەرامبەر مافەکانیان کاتێک لە پڕێکا هەڵە ترۆقێ لە پڕێکا بەشداری سیمینارێک بۆ نمونە دیبیتێک یا مجەڵەدێکە خوێنێتەوە یا قاموسێکە خوێنێتەوە بەشداری بابەتێک و چالاکیێکی پێکرا ئەنێرێتە دەرەوەی وڵات و وڵاتێکی دراوسێمان شتێکی بەرتەماحێکی خرێتە بەرچاو تەژجی ئەکرێوانە درێت تە بەڕای ئەەکەن لە دین تۆ توانات ئاوایە تۆ قدرەتە دوایە تۆ لیاقە دوایە تۆ جوانی و زیینەتە دوایە تۆ مەفروزە لە بەرگی ئیسلام بیتە دەرەوە تۆ مەفروزە ئەو گۆشەگیری و بۆ نمونە کۆنەپەرستی و هەتا دوای ئەم جۆرە شتانە بەگوێی گەنجەکان زۆرێک ئەو گەنجانی کە بوونە قوربانی ئەفرەتانی ئەبنە قوربانی ئەو خێزانانەی تەبڕا لە هاوسەرەکانیانەکەنەوە خێزانانەی داوای جیابوونەوەکەن مناڵەکەنە قوربانی ئەمە تێگەیشتنەکانیانە ئەمە گرفتێکی گەورەیە بۆیە بەڕاستی هەندێک لە ڕێکخراوەکان ناڵین هەموو زۆرێک لە ڕێکخراوەکان دەوری ئیجابیان بینە بەڵام هەندێک لە ڕێکخراوەکان وایان کردووە کە کێشەکان بەرەو لەبری ئەوەی کە بکرێتەوە کەم بکرێتەوە بەرەو زیادبوونی ئەبن بەڵام ئێمە سپاسی خوا دەکەین بە هەمیشەی ئێمە خۆنەویستانە خواویستانە شانمان داوەتە بەرمەسئولێتی گێورە ئەوەندەی وزەمان تیاابێ ڕۆح لە جستەمان نابێ و توانای جستەی و عقلی و علمیمان تیاابێ خزمەتی خۆمان دەکەین بەبێ بەرامبەر بۆ هەموو خەڵکێک بێجیاوازی بۆ هەموو دین و ژین و ڕەنگێک کاتێک بۆ نمونە کێشەکان لە پەرستەندندان بەرامبەرەکەت کاتێک کە پێچەوانی ئەفکاری تۆی هەیە وەکووتم بە ناوی ئازادی ئافرەت یەکسانی جێندەری بە ناوی ئابووری سربەخۆ بە ناوی بۆ نمونە ئازادی ڕەها ئازادی ڕادەربڕین و ئەمانە وا وێنای دەکەن ئیسلام هەموو ئەوانەی زەوت کردووە ئەمە هۆکارە بۆ هەڵدانی کێشەی خێزان بۆ گیر و گرفت بۆ لێک تێنەگەیشتن بۆ تەبڕابوونی ژن لە مێرد بۆ بێمنەتی نیشاندانی ئافرەت لە ڕگەزی بەرامبەر وە پێچەوانەکەشی بۆیە کاتێک ئێمە بەختەوەردەبین کاتێک دەتوانین هەوێنی ئاشتی و محەبەت و خۆشەویستی لە ناو تاکی خێزاندا بڕوێنین کە بەڕاستی بە حاڵەتێکی نۆرمەڵ سەیری بابەتەکان بکەین ئێمە کە ئەگەر پەیامەکەمان قسەکەم غەڵەت نەڕوا کە دەڵم ئابووری سربەخۆ من ئیسلام ئەو مافەی پێداوم کە خاوەنی ئابووری سربەخۆم بم بەڵام هیچ کاتێک نەفەقا بژێوی ژیان مەصرفکردن ئەوانە لەسەر خودی من وەکو ژنێک نییە وەکو ئەوە کە من خاوەنی ئابووری سربەخۆمم تەکلیفی نەفەقا لەسەر خۆم نییە بەڵام ئافرین بۆ ئافرەتەی کە بۆ نمونە لەگەڵ هاوسەریە هاوسەنگی لە ماڵەکەدا ڕاگرتووە ئیدارەدان مەصرف پێوەکردن کیسە جیایی نەبوون ئەیکا بیرێک کەرەوە ئەو هاوسەرێک کە لەگەڵ تۆ نەفەقەت ئەدا چەرمەسەری ئەبینێ شەو نخۆنی دەکا قوربانی بە ژیانی دەدا دەیەوێت شکۆی خێزان و ماڵ و خێزان پارێزێ بۆ کوێی دەبە غەیر هەموو ژیان و قوربانیەکەی بۆ تۆیە بۆیە ئەگەر ئێمە بمانەوێ هاوسەنگی خێزان ڕابگرین بۆ ئەوەی داتاکان کەم بکرێتەوە ئەبێ هەوڵی ئەوە بدەین ئەو قسە بری قوباقانەی کە بەڕاستی لەناو کۆمەڵگەی ئێمەدا بەرامبەر بە ئیسلامیەکان بەکە بەرامبەر بە مسلمان و ئیسلام دەکەن بە سەبەبی دواکەوتنی ئافرەت و ئەو جۆرە نازناوانی کە بەکاردێن وەرن سێرچێک بەناو ئاینی پیرۆزی ئیسلام و سیرەی پێغەمبەر ئەکرەم ئافرەتە مەکەیەکان و ئافرەتە ناودارەکانی ئیسلام و ئافرەتەکانی دەوری پێغەمبەر بکەن عەلەیهی سەڵام بزانن چه ئازادێکی ڕەهایان پێدراوە چه حقوقێکیان پێدراوە و چۆن تەشجیعکراون و چۆن هاندراون چۆن ڕێیان وەرگیراوە چۆن حسابیان بۆ کراوە چۆن بوونە پێشەنگ چۆن پێغەمبەری سەرورما عەلەیهی سەڵام تەلایەن لەبەر کچەکانی هەڵساوەتەوە ڕابێژی بە حەفسەی خێزانی کردووە لە زۆر جیهاددا کە سەرکەوتنی بەدەستهێناوە ئیدارەدانی خێزانەکانی بۆ ڕێی لەوان وەرگرتووە سپاس دەکەین خاتوو بەدرێ دێمە لای خاتوێرۆ خاتوێرە بۆچی ئەو ترسە هەیە لە نێو خانمانە کە تونوتیژیان بەرامبەر دەکرێت نەیان داوای یاسایی تۆمارکەن بێن لە دادگا بتوان مافەکانیان وەربگرنەوە زۆر بە کەمی دەبین دڵنیام خۆشە ئاگاداری ئەو بابەت ئەمە بۆچی دەگەڕێتەوە یەکی لە هۆکارەکانەوەی کە خانمان ناتوانن بێنە ناو دادگاکانەوە بۆ گەڕانەوەی یاخود وەرگرتنەوەی مافەکانیان ئەو هۆکارە کۆمەڵایەتیە کە لە ناو کۆمەڵگەی ئێمە ئەگەر هەر کەسێک زۆر کات پیاوەکان ژەناو دادگاکانە ببیندرێت بە چاوێکی تر سەیر دەکرێت پێ دەوتێکسەر خێرە لێرە چی ئەکەی چیت کردووە چی جەریمەیەکت کردووە چی تاوانێکت کردووە ئافرەتیش لەمە ئەترسێت ترسی ئەوەی هەیە ئەگە بێتە ناو دادگاکانەوە قسەی زیاتری لەسەر بکرێت لەگەڵ ئەوەشدا هێندە بە خاوی ئیجراعەتەکەی ناو دادگاکان دەڕوات هەر لە مەرکەزەوە هەر لە مەرحەلەی تەحقیقەوە هەتا ئەگاتە مەرحەلەی دادبینی و بڕیار ڕەنگە 2 ساڵ بۆ 3 ساڵ بڕوات ئەمەش هۆکارێکە بۆ ئەوەی کە ئافرەت نەتوانێت بۆ گەڕانەوەی مافەکەی خۆی پەنا بۆ دادگا بەرێ کە خاوی ئیجراعەتەکانە یەکێک لە هۆکارەکانی تر ئەوەیە کە هەندێک خانم داوا لە دادوەرە بەڕێزەکان دەکەن دەڵێت من مافەکەم لێ زەوج کراوە ئەمێ وەریگرمەوە بەڵام بە شێوەیەکی نهێنی یاخود بە دوور بێت
لە چاوی خانەوادەکەم چکە ئەگەر من خانەوادەکەم بزانێ من ئەم مافەم لە زەوت کراوە ببێتە هۆکاری کوشتنم یاخود و نتیژی زیاترم بەرامبەر بکرێت یاخود ئەوە تا لە ژوورێکە سجن کرێم دادوەرە بەڕێزەکانش لەمە هەماهەنگیمان نییە من خۆم نمونەم لایە چەند ڕۆژە پێش ساچمێکی لای دادوەرە بەڕێزەکان وتم ئوستاز خانمێک هەیە هەڕەشەی کوشتنی لەسرە ئەم خانمە ئەگەر من مافی ئەم خانمە نەگەڕنمەوە کی بیگەڕێنێتەوە داوا یەکەم ئەمەوێت سکاڵایەک تۆمارکەم بە ناوی ئەم خانمەوە دێت لێرە سکاڵەکە تۆمارکە بەڵام بە شێوەیەکی نهێنی با داواکەی بڕات. ئەمە قسەی دادوەرە بەڕێزەکەی بە منەڵێ بڕۆ لایحەیەکم بۆ بنووسە ئەگە تااقتم هەبوو بۆیتەکەم بەسڕی ئەگە تااقتم نەبوو نەکەم بەسڕی لێریا من خانمەکەی کەسە پاشگەز بۆ لێکی بێتە ناو دادگاکانەوە سکاڵای خۆی تۆمارکات ناچار بە شێوازێکی تر کە دوو لە یاسا ئمە جۆری کۆمەڵایەتیمان هەیە سڵحی کۆمەڵایەتیمان هەیە بە سڵحە کۆمەڵایەتەکە من مافی ئەو هاتوونەم گەڕاندەوە و کێشەکەیم بۆ چارەسەر کرد ئەمە هۆکارێکی ترا هۆکارێکی دیژ نەبوونی یاسا یاخود بۆشایەکی یاسا کە هەندێک لە خانمان ناتوان ینی یاسایەک نییە تایبەت بێ بۆی کەم خانمە پەنای بۆ بێت مافەکەی بۆ بگەڕێنێتەوە و سۆکارێکی سێم ئەوەیە کە متمانە نەبوون بە یاسا ئمە زۆر کات دەبینین لە ڕۆژگاری ئەم ڕۆماندا و نتیجەکان زیاتر لە تۆڕە کۆمەڵایەتەکان دەکرێت تۆمڕە کۆمەڵایەتەکان بوونەتە هۆکارێک بۆ تێکدانی شیرازەی خێزان هۆکارێکیش بۆ زیاتر زەوتکردنی مافەکانی ئافرەت چونکە تۆڕە کۆمەڵایەتەکان تەنها بە کلیکێک منەتوان و نتیژی یاخوا کەسێک تر بێت و نتیژی بەرامبەر بە ئافرەتێ بکە ئەم یاسایە ئەوەنە عقوبەکەی کەمە یعنی هەر کەسێک هەڵ ئەسێک کە تاوانە ئەنجام دادات کە پێی دەوتێت بە یاسایی خراپەکانانی ئامێرەکانی پەیوەندی تۆمەتبار کراوی یاخۆ سزا دەدەیت حاکم میسە بکە بە غرامەیەکی کەم ئەمەیەکێکە لە هۆکارەکان کە خانمانمان کاتێک تونەتیژیان بەرامبەر دەکرێت ناتوانێت بێنە ناو دادگاکانەوە بۆ وەرگرتنەوەی مافەکانیان ئێمەی پارێزەی لێرە تووشی کێشەیەک ئەبین کە خانمەکە قسەی لەگەڵاکەین خاتون گیانوەرە ناو دادگات تۆ مافەکەت بۆ گەڕێنینەوە هاوکارە بین لەگەڵتا بەڵام بەداخەوە ئەوان ناتوان متمانە بۆ بکەن کێشەیەکی ترشمان هەیە بەداخەوە لێرە لەگەڵ ڕێزم بۆ هەموو پۆلیسەکان هەموو مرکزەکان کە من کاریان لەگەڵاکەم و هەموو پارێزەرەکان کاریان لەگەڵاکەن هەندێک خانممان هەیە کە پەنا دەبا بۆ ئەوەی کە سکاڵا تۆمارکە لە ناو مرکزەکانە لە ناو مرکزەکە ئیستیغلالەکرێت ئەمریکا لە کێشەکانی تر لە ناو دادگاکاندا دەستی خۆش بێ خاتوێرە دەچمە لای خوشکە بە ڕێزانم بزانم ئەوان ڕاوسەرنجێکیان هەیە لەسەر تەوەری بەرنامەکەمان ئەگەر مایکەکە لای کەسێکیان بێت کامتان قسەمان بۆ دەکا فەرموون بەنای خوای گەورە بەخێراتنی هەرسێ میوانی بەڕێز دەکەم دەستخۆشی بۆ بەرنامەکەی ئێوەش سپاسانەکەم بۆم دەرفەتە وەڵا لە ڕووی مافی ئافرەت و گەڕانەوەی مافەکانیان زۆر شت هەیە بگوترێ بەس ئێمە دەرفەتەکە کەم و کورتیەکەینەوە خاڵ یەکەم پێویستە هۆشیارێکی باش بڵاو بکرێتە لە ناو خێزانەکان تاک بە تاکیان چونکە ئەگەر خێزانەکانمان تۆکمە بێ بەڕاستی ڕێکخراوەکانی ژنان و طبعاً ڕێکخراوە لادەرەکان من سپاسی ڕێکخراوە ئیسلامیەکانەکەم بەڕاستی دەستی باڵیان هەیە لە هۆشیارکردنەوەیە ناتوانن کوڕان و کچان بەلاڕێیا بەرن پێویستە تاک بە تاکی کۆمەڵی کوردی هوشیار بکرێتەوە ئاگاداری مناڵەکانیان بن چونکە ئێمە جاران خەممان بوو بۆ نمونە لە قوتابخانە تێکەڵاوەکانە خەممان بوو کێشە دروستە بوو شتی نەشیا و دروستە بوو لە نێوان کوڕان و کچان ئێستا تەنانەت ترسمان هەیە لە مناڵەکانمان لە ناو کچیشان یان کوڕەکانمان کە لە ناو کوڕان یعنی بە شێوەیەکی وا هەندێ زاراوەی نەشیاویان هێناوەتە وڵاتەکە ئێمەکە بە کەلتوری ئێمە ناخوا بە دینمان ناخوا ئێمە الحەمدوللیلا سوپاسی خوای گەورەکەین کە هەمومان ئیماندارین خوای گەورە فەرموێ اليوم أكملت لكم دينكم وأتممت عليكم نعمتي ورضيت لكم الإسلام دينا يعني خوای گەورە خۆی ئەفەرمێ من ئەم دینەم کامڵ و تەواو کردووە ئیتر کەس بۆی نییە ڕەخنە لە دینی ئیسلام بگرێ بە هیچ شێوەیە کە کامڵیشی کردووە خوای گەورە فەرمێ من رازیم تەنها ئیسلامە یعنی دین و بەرنامەی تۆ بێ ئیتر تۆ کییت ڕەخنە لە دینی ئیسلام بگری ینی بە چ جورئەتێکەوە توانی ڕەخنە بگری و سەبارەت بە مافی ئافرەتان لێرەوە گلەیەکی زۆر زۆر لە مەلاکانەکەم مامۆسایانی ئاینی
کە بەداخەوە ئەوانەی کە زۆر دڵسۆزن زۆر خەمخۆرن بە پەنجەی دەسەژمێرێن بەڕاستی دەورێکی باشیان نەگێڕاوە ڕۆڵی باشیان نییە من لێرەوە زۆر گلەیان لەکەم بە تایبەتی لە مافی ئافرەتانە چونکە بەداخەوە ئافرەتان ئێمە زانامان کەمە کەمتر لە ئیسلامە کۆڵنەوە کەمتر ئەچنە ناو بابەتەکانەوە زیاتر ئەوەی هەبووە زانایانی کۆنیشمان بە زۆری هەرپیا بووە ئەم ئیسلامیان بۆ نمونە هەندێشت هەیە وەکو بڵێن کریان بە ئیسلامێکی پیاوانە با بڵێن هەندێشت هەیە مافی ئافرەتانە با مەلاکان نەیشارنەوە لە مینبەرەکان باسی مافی ئافرەت بەڕێکی وەکو خۆی بکەن کاکە ئەمی ئیسلامەت تەواوە خی گەورە فەرمێ کامەڵم کردووە تۆش بە کامەڵی بیگەێنە ئەم لاولای تیانە بێت چۆن باسی مافی پیاوانەکەی هەمیشە لەسەر مینبەرەکانەوە با ئافرەتان وابن لەگەڵ پیاوانە ئەفرەتە ئەبێ وابێ ئەبێ ئەمە بکە ئەوە بکە ئێ باشە بە پیاوەکانیش بڵێ لە بەرامبەرە ئافرەتیش مافی هەیە مافەکانیان بۆ بگێڕنەوە خی گەورە من لەگەڵ ئەمە پێ ناوترێ فرەژنی طبعاان چەند ژنێتی ینی خی گەورە ڕێکی خستووە ئەبێ پیاوان ڕوونی بکەنەوە نەک بە ئافرەتان بڵێن تۆ ئەگەر ڕێگەربی تاوانبارەبی گوناهبارەبی کەمە ئەسڵی نییە یا ئەمە سنەتە بڵاویان کردوتەوە بە ناوی سنەتەوە نەخێر سنەت نییە فەرز نییە چونکە ئەمە ڕێگە پێدراوە کەسێ ڕێگەی پێدراوە ینی هەموو بەعام ڕێگەی پێدراوە ئەتوانانی ئەمە شیرینی بخۆین کاکە ئەوەی شکرێتی نابێ شیرینی بخوای ینی ڕێگەی پێ نەدراوە بۆ خۆی خراپە ئەمیش بە هەمان شێوەیە شتێکی ڕێگە پێدراوە با ئەوەندە زەق نەکرێتەوە یعنی لە سەدا 95 کۆمەڵگەی ئێمە نایکا بە فرژنی بەڵام ئەمە ڕێکخراوەکان ئەم هەلە ئەقۆزنەوە یعنی بۆ ڕەخنەگرتن لاینی پیرۆزی ئیسلام کەمە بەداخەوە ئەڵێم بەهۆی ناخوشیاریەوەی ئەگەر ئێمە وشارێکی باشمان هەبێ ئەمە ڕوونادا چ ئافرەتانمان چ پیاوانمان وە بە تایبەتتر ئافرەتان ئەگەر مافەکەی خۆی زانی ئەوە و کاتە پیاوانیش ناتوانن هەرویستم لەسەر ئەوە پرسیارکەم ینی هاوشانی مامۆستایانی کە ڕخنەت هەبوو لەوان تا چەند گرنگە خانمان خۆیان زانیارێکی زۆر باش وەربگرن لەسەر ئاینی پیرۆزی ئیسلام لەسەر مافەکانیان من زۆر جار باس یەکەم ینی خۆزگە بە خۆزگایەتی خوا خوشکان و دایکان و خوشکەکانی خۆشم بۆ نمونە تەفسیری قورآنی پیرۆزیان بخوێنایەتەوە کە چەندە مافی داناوە ینی من زۆر جار کە لە خزمەت قورآنی پیرۆزدا هەر سەرم دەمێنێت لەوەی کە قورآنی پیرۆز ئەو هەموو مافەیاوە بە ئافرەتان ئەوەندە باسی پیاوانی نەکردووە ڕاستە وەکو پێوتی ئەم ئاینە ئێمە کامڵە بەڵام ئێمە وەکوتم با بە کامڵی بگەێنین بۆ نمونە کە باسی دایکەکە بەرزترین پلەمانەیە دوای الاشراك بالله حقوق الوالدين يعني وەکو خوشک بامان شێوە چۆن سەرپەرشتیەکرێ وەکو کچ پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمی ئەگەر دوو کچ بەخێوکەی لەگەڵ منە لە بەهەشتا بەو شێوەیە یا سێ کچ تەنانەت کچێکیش بەم شێوەیە ئەو پلە بەرزەی هەیە بەڵام بەداخەوە یعنی ئافرەتانی ئێمەش وشیار نین ئێمە بۆڵێ مەڵم با تاک بە تاکی ئێمە ئەو هوشیاریە بڵاوکەینەوە داوا لە مەلا بەڕێزەکانە کە مامۆسای ئاینێ بەڕێزەکان طبعاً بە هەموو مامۆسایگیانیش ناوترێ مامۆستا هەندێکمان هەیە بەڕاستی لە کوردستانە من لێرەوە ئێڵێم نەک هەر مامۆسای ئاینی نییە بگرە لە ژێرەوە لەوە چێت تەبشیر بێ لەوە چه کەسێکی شتێکی کە بێ عنی بە ناوی مەلای ئاینیەوە بە ناوی مامۆسای ئاینیەوە دێت شتو پێفرۆشتە باسی مافی ئافرەتت بووەکە هیوادارم مەلاکان ئەو حەقەی کە بە خۆیانە دەن باسی مافی پیاوانەکەن بەسەر ئافرەتانەوە باسی مافی زۆر بەکەمی هەبێ مامۆستایانی کە لەو بابەتە ئەوەی من ئاگادارم مامۆستایانی بە زۆری زۆر داکۆکیان لە مافەکانی ئافرەتان کردووە هەمیشە بەردەوام لە وتار و لەو کۆڕ و سیمینارەکاندا بەرگریکی زۆر باش لە ئافرەتان دەکەن بۆ فرژنی بابێنە سەر باسی فرژنیەکە کە زۆر بە کورتی با دەفەرمی بە ئەوانی ڕێکخراوەکان یعنی ئەم شتانە وەکو بیانویە بەهانە ئەگرن یعنی ئەمە خۆی بەهانەیە یا لە میراتە یا لە شاهیدیە خۆی ئەگەر بێتە سەر بابەتەکە مۆزوعەکە بەلای ئافرەت زیاتر یعنی گرنگە ئافرەت مافەکانی لە قورآنی پیرۆز و سنەتی پێغەمبەری عەزیزمان صلی الله علیه وسلم وەربگرێ دەچمە لای خانمێکی دیکە گەرێکێکی دیکە ڕاوسەرنجێکی هەبێت سەبارەت بە مافی ئافرەتان و سەبارەت بە نەهێشتنی تونتیژی سەبارەت بە ئافرەتان فەرموو دەستخۆشیتان لێ یەکەم خراتی میوانە بەڕێزەکەتانەکەم سەبارەت بە مافی ئافرەت ئەمەوێت کەمی قسە بکەم
طبعا ئافرێت لە قورآانی پیرۆزە زۆر گرنگی پێدراوە کە بینین کاتی ئێمە وەکو مسڵمان قورآنە خوێنینەوە و ئەگەر تەدەبورمان هەبێ بۆ ئاەتەکانی قورآن ئەبینین زۆر ناوی ئافرەت هاتووە زیاتر چەند ئافرەتێک بە دیاریکراوی لە قورآنە ناوێن هاتووە بەڵام کە سیر ئەکەین لە ناو سەحابی پێغەمبەر ئەکرەم عەلەیهی سەڵات وسەلام یەک سەحابە کە ئەوش زەیدا ئەوش هەر سەبارەت بە خێزانەکەی ناوی هاتووە ئەجنا ئەگەر ئێمە ورد بینەوە ئەبینین کاتێک کە خۆی پەروەردگار باسی ئاسیای خێزانی فیرعونمان بۆ کات ئەمە بەتەواوەتی ناوی ئاسیا هاتووە یان باسی مەریەممان بۆکە عەلەیهی سەلام ئەمە کە هەم سوڕەتێکیش بە ناویەوە هاتووە جگە لەوەش ئەبینین سوڕەتێک بە تەواوەتی بە ناوی هەموو ئافرەتانەوە هاتووە کە ئەمەش مافێکی زۆر جوانە بۆ ئافرەت جگە لەوەش کاتێک ئەبینین لە سەردەمی جاهیلێتە کچ لەدایک بوون شەرمەزاری بوو یعنی ئەگەر یەکێک پێی بوو ترایەکە کچێک لەدایک بووە خێزانەکەت کچی بووە زۆری پێ ناخۆش بوو بەڵام کاتێککە ئیسلام هاتوو ئەوان شارەزا بوون و چۆنەڵی لەو جەهلە نەجاتیان بوو بەهیبە ناونرا یعنی کاتێککە یەکێک کچێکی پێ بەخشرا موژدەی پێدرا کە کچێکی بووە زۆر دڵخۆش بوون بۆ چونکە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم موژدەی ئەوەی پێیابوون ئەگەر کەسێکتان کچێکتان هەبێ یان دوو کچتان هەبێ بە جوانی بەخێوی بکەن ئەنجا بە ڕێکوپێکی پەروەردەیکەن زەواج بکە بچێتە ماڵی خۆیەوە ئەوە جێگاتان باشتە یان بڵێن ئاگرتان لێ حرامەکات کەواتە ئەمە مافێکی زۆر باش بوو کە بە هاتنی ئیسلام گێڕایەوە بۆ ئافرەتان جگە لەوەش ئەبینین پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم مافی تەواوی بە ئافرەتان داوە بۆ نمونە کاتێکە خاتو عایشەی هێنا خاتو عایشە تەمەنی بچوو بوو ئەوانە ئەبینین بە تەواوەتی گرنگی پێدا ینی لە هەموو بوارەکانی ژیانە گرنگی بە خاتو عایشەیەوە بۆ نمونە جارێک کە مناڵە حەبەشیەکان بوو پێم وایە شتێکی وە بەتەواوەتی ئەوەم بیر نییە کە یاریانە کردو ئەوانە بانگی خاتو عایشەی کرد فەرمووی ئەتەوێ سەیریانکەی حەزی لێیە ئەویش تەبعاً زۆر حەزی لێی بوو وتی بەڵێ حەزەکەم ئەنجا خاتو عایشە چەناگەی خۆی خستە سەر شانی پێغەمبەری ئەکرەم عەلەیهی سەڵات وەسەلام سەیری ئەو خۆشەی ئەکرد هەتا وەکو تێر بوو ئەڵێ جارێک پێغەمبەری خوا صلی الله علیه و سەلەم فەرمووی بەسە وتم نە جاری دووەم وتی بەسە هەروتم بزانم پێغەمبەری خوا صلی الله علیه و سەلەم چەنە گرنگیم پێیە وتم نە هەتا جاری سێم خۆمتم ئەنجا تێر بووم کەواتە لە ئیسلامە مافێکی تەواو دراوە بە ئافرەت و ئێمە شوکو ئافرەتی مسلمان ئەبێ زۆر هۆشیار بین و چاو لە پێشینی خۆمان بکەین و بە دوای عیلم و زانیاری باشترا بڕۆین بۆ ئەوەی ئەم ڕێکخراوانەی بەناو مافی ئافرەتەوە خێزانمان لێ هەڵنەوەشێنەوە سەرمان لێ تێکین دەستخۆش بێ ئەگەر کەسێکی دیکەتانە بێ زۆر بە کورتی بەڵام دەرفەتمانەوە دەنەما بەناوی خوای گەورە و میهرەبان دەستخۆشین بۆ بەرنامەکەتان و بە خێراتنی میوانە بە ڕێزەکانکن من پرسیارێک ئاراستەی خات و هێرۆکەم ئایا ئێستا لە قوتابخانەکانە بە ناوی ڕێکخراوە سیمینە کۆڕ و سیمیناریان بۆ ئەبەستن باسی هاوڕەگەز بازیان بۆکەن و جێندەر و ئەم شتانە یعنی ئەیانەوێ بەلا ڕێیان بەرن مناڵەکانمان بەلا ڕێیا بەرن ئایا هیچ شتێک کراوە لە ئێوە شتان کردووە لە بەرەوەی ئەم کۆڕ و سیمینارانە نەبەستێت لە مەکتەبەکانە ئاینی بەڕاستی ئاینی پیرۆزی ئیسلامە مافی یاوە بە ئافرەت بەڕاستی هەر ئەوان ئاینی پیرۆزی ئیسلامە یعنی فێری کردوین خێزانەکانمان پەروەردەیەکی جوان بکەین و ڕێز لە هاوسەرەکان و لەناو خێزانێکی پەروەردە کراوە بژین دەستخۆش خاتوێرە هێرۆ زۆر بە کورتی ئەگەر وەڵامی پرسیارەکەی بیت و دواوتەی خۆش زۆر بە کورتی سبات بە پرسیاری ئەو خاتونە لە ڕووی یاساییەوە ئەمە پێویستە داواکاری گشتی بێتە سەرخەت داواکاری گشتی سکاڵای یاسایی لەسەر ئەو ڕێکخراوانە تۆمار بکات چکە ئەمە هیچ تعلیمات و هیچ یاسایەکی پەروەردەیی نییە کە بتوانن لەناو قوتابخانەکانە یاخود لە هەر شوێنێکی تری گشتیە بێ سیمینار بڵێنەوە ئەوە پێویستە داواکاری گشتی بێتە سەرخەت و سکاڵای یاسایی خۆی تۆمار بکات دوای وتێ من ئەوەیە بۆ هەموو خانمانە کە خۆیان لە تاکی خوانەوە لە ناو خێزانەکەی خوانەوە دەست پێ بکەن بە هۆشیارکردنەوە لە هەموو ئەو مافانی کە لە ئاینی پیرۆزی ئیسلامدا هاتووە و تاکە ڕێگایەکیش بۆ ئەوەی کە خانم بتوانێت مافەکانی خۆی لێوەرگێتەوە تەنها ئاینی پیرۆزی ئیسلامە نە یاسان نە کۆمەڵگا ناتوانن ئەو مافەی کە تۆ لێ زۆزکراوە بۆ بگەڕێنێتەوە تەنها ئاینی پیرۆزی ئیسلامە کە ئەتوانێت مافەکان بۆ بگەڕێنێتەوە زۆر باشە خاتوو بەدرێگەر لە یەخولەکە تۆش
دەست خۆش بێ وەڵام من سەبارەت بە ئەوەی ئەو خاتونەوتی زۆرێک لە ڕێکخراوەکان ئەم دینە بە دینێکی زوکوری ناوەبن یا دینێکی پیاوانە وەڵامی پەیامی ئەو خاتونە بەستە بۆ ئێمە کە خۆی ڕەب العالەمین کاتێک بەلاغی قورئانی واجباتێک فەریزەیەک ئەمرێک ئاراستەی مرۆڤایەتیەکە هەردووکی بەیەک کۆناهێناوە جیاکاری ڕەگەزی نەکردووە یا ئەیها الناس یا ئەیها المؤمنون یا ئەیها المسلمون ئەوە سەیری سوورەتی بۆ نمونە نیسا سەیری مجادیلە کە خوای گەورە هاتە دەنگ بۆ سکاڵای ئافرەتێک کە چۆلای پێغەمبەری ئەکرەم عەلەیهی سەلام کە زوڵمی لێکرا بوو ظیهاری لێکرد بوو سەیری سوورەتی نور بەس هەر کەسێک سوورەتی نور لە عەمەل و ژیانی خۆیان تەطبیق کە بەختەوەرترین خێزانە بێ کەس لەو بەختەوەرتر نابێ ئەگەر سەیری کۆی قورئانکەی بەلاغە قورئانیەکان بکەی زۆر 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 شکۆمەندانە هاوسەنگی ڕاگرتووە بە تایبەتتر مافی ئافرەتی پاراستووە ئەوە وەڵامێکە بۆ ڕێکخراوانەی کە باز لەوە دەکەن دینی خوا دینێکی پیاوانەی زۆر سپاس دکتۆرە بێ خەڵەگە تۆش دوا پەیامی خۆت ڕۆژی پێ بکەیت و کۆتایی بە بەرنامەکەمان بێنین. زۆر سپاس دووبارە هیوادارم ڕێز و سۆز و خۆشەویستی ئاوێتەی ژیانی هەموو خێزانەکانمان بێت هیوادارم نهێنی و ئاشکرامان وەکو یەک بێت هیوادارم هەمومان بە ڕازگۆیی لەگەڵەکە مامەڵە بکەین بەو شێوەی کە خۆمان پێمان خۆشە مامەڵەمان لەگەڵ بکرێ ئاوا ماڵمان لەگەڵ بەرامبەر بکەین بێگومان سەبارەت بە ئاینی بیرۆزی ئیسلامیش خوای گەورە لەسەر تەنانەت توندوتیژێکی زارەکی بەرامبەر ئافرەتێک بێدەنگ نەبوو لە سەر و چۆنڵی حوتەبەقی ئاسمان و لی هاتە دەنگ وەکو سوورەتی مجادلە ئاماژەی پێە خوشکە بەدریە تەنانەت بە زارێکی کە لەفزێکە چ جای ئەوەی کە ئینسان پەنابەرێ بۆ کوشتن یا لێدان یا سوکایەتی پێکردن یا هەر جۆرێکی تر هیوادارم کۆتایی بە هەموو ناخۆشی نەهامەتی و توندوتیژەکان بێ لە کۆمەڵگەکەمانە سپاس بۆ ئێوەش ئینشاءڵڵا توندوتیژی سەبارەت بە ئافرەتان زۆر کەمە بێتەوە ناتوانین بڵێ بنبڕەکرێت بەرامبەر بە هەموو خێزان و خۆشەویستی لە نێو خێزانەکان دێتە ئاراوە زۆر سپاس بۆ ئەوەی ئازیز کە تا ئەم کاتە لەگەڵمانەمەوە سپاس بۆ خوشکە بە ڕێزانش کە میوانی ئەم بەرنامەیەمان بوون وەروها دووبارە دکتۆرە بێخەڵەو بەکر مامۆستای زانکۆ و چالاکەوانی بواری خێزان سپاس کە میوانمان ویت وەروها مامۆستا بەدریە ئیسماعیل بڕیاردەر لە لیژنەی مافی مرۆڤ ئەندام لە لیژنەی مافی ئافرەتان لە پەرلەمانی کوردستان خاتوو هێرۆ ئەتار پارێزەر یاخوا بەخێر بێن سپاس بۆم دەرفەتە بەخێر بێن یاخوا وڵاتزان و خۆشەویستان بە یارمەتی هاوکارانم بەرنامەی دیداری شەقاممان پێشکەشکردن تا بەرنامێکی دیکە بەخواتان دەستپێرین خواتان لەگەڵ